بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزان سڵاوتان لێبێ و بەیانتان باش بە هیوای ڕۆژێکی پڕخێر و خۆشی ئەمڕۆژ هاتینەوە لاتان لەگەڵ هاوکارم جلال محەممەد پرۆگرامی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت لە هەر شوێنێک هەن ئیشاڵڵا بە هیوای لەشێکی ساغ و تەندروست و دوور لە کۆرۆنا. بڕگە بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان تەوەریەکەمان تەرخان کردووە لەسەر یاری کلاسیکۆی ئیسپانیا کە دیارە ئەم شەو بەڕێوە دەچێت و لە هەمان کاتدا لە یەکێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان هەندێک مەرج و شەرت و شروط دانراوە بۆی کە هەمیشە پێش کلاسیکۆ ئەوان یاریەک دەکەن لەو شوێنەیە هەندێک مەرجشانەیە بۆوانەی کە بەشداری کلاسیکۆکەیان دەکەن راپۆرتێکمان بۆ ئامادە کردوون کە پێش بچینە ناوتەوەرەکە و راپۆرتەمان ێوە و هە لەسەر یاری کلاسیکۆی ئەم شەویش قسە و گفتوگۆ دەکەین با کەمێکیش دوورکەوینەوە لە کۆرۆنا هەرچەندە دوجار دەبێت باسی ئەوش بکەین ئایا کۆرۆنا کێشەکە لەوەیە عادەتەن جەلال یاری کلاسیکۆ بیدەرێکی زۆری هەیە من خۆم زۆر متابعی یاری ناکەم بەڵام لەبەرەوەی دەستە جەمعی هەمووی سەیرە یاریەکە تۆش مەجبورە بیانی هەر پێوە بێ سیرکە ینی ئەوانشی کە حەزیان لە یاری نیە لەم حاڵەتانەیە هەرە بێ دانیشن بە دیار یاریەوە جا ئەم جۆرە لە کۆبوونەوانە بۆ هیوایی هەموو کەسانەیە گەرچنە شوێنە گشتیەکان یان لە ماڵەوە یان زۆر جار هەچەند کە شوهاش ڕۆزە خۆش بووە لە شەقامەکانی هەولێر بێگومان هەمیشە قەرەباڵقی ڕێنمایە تەندروستیەکان ڕەچاو بکەن تاوەکو دوور بن لە هەموو جۆرێک لە تێکچوونی باری تەندروستی و گرتنی ئەو ڤایرۆسە. تۆری دووەمی بەرنامەکەشمان ڕووماڵی چالاکیەکانی شار و شارۆچەکانی کوردستانە لەوەی کە بابزانین بە تایبەتی دۆخی کۆرۆنا لە شار و شارۆچەکانی کوردستان چۆن ئەلبەتە ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە تەوەری دووەمی بەرنامەکەمانە پەیامبەرەکان ناوەردەگرین و دیارە فیچەرێکیشمان بۆ ئامادە کردوون بینێریەوە فیچەرە دەبین پاشان تەوەری کۆتایی بەرنامەکەمان بابزانین بەڕێبەرایەتی ئەوقافی سلێمانی یاخود بەگشتی وەزارەتی ئەوقاف و ڕێنمایانی کە داویانە لە بەتایبەتی نێشتنی پرسە و تەجەموعەکان لە مزگەوتەکان نوێژی هەینی داخستنی مزگەوتەکان کە ئەگەرێکە 2000 ڕێنمایی و ڕێکارەکان کەکەوتە سەرشانی ئەوقاف و زانایانی ئاینی بەتایبەتی چین تەوەری سێم و کۆتایی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت. بەڵێ با بچین سەری پێشبینەکانی کەشوهاکەم زانین تام شەو مەجای تایە لە دەرەوە سریارێکەکەین وەبزان دەرەوە باشتر بێ ڕەنگە تا فەزای داخراوەوانە تۆزێک لەوەکەی تۆ مەجال هەبێت سەری کلاسی بۆکەین بەڵام خەڵکیش ئێستا دەڵێ خوایە پلەکانی گەرما بەرز بێتەوە بۆی کە چۆ دەوترێ میشە کۆرۆنا لە سەری دیسپلەی گەرمیەوە ناتوانێت بشێت. بینەری پێشبینەکانی کەشوها دەبین و بینەوەلاتە. بەڵێوە لەگەڵ جەلال مناقەشەی لە یانگریبوونی تیمەکانمان نەکرد بزانم خاڵێکی ئاوبەشمانە بوو ناوەکە ناڵین هەردووکیشمان بینمان لەگەڵ یاریزانێک نەبوو وابزانم هەر یەکمان ماوەیەک لە یانگری تیمێک بووین لەبەر لە یاریزانێک هەر بەرشەیم ها ئەگەرەوە یاریزانە بێتە بەرشەلۆنە وەڵای زان پاشەوەی بزانین نرخی دراوەکان پاش ئەو هەموو گۆڕانکاری و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەتایبەت نرخی دراوەکانی وڵاتانی دراوسێ کە زیاتر هاوڵاتیانی کوردستان مامەڵی پێوە دەکەن و سەرکاریان لەگەڵی هەیە بەچە نوعێک گۆڕانکاری بەسەرهاتوو دواتر لەسەر بابەتی کلاسیکۆ یاریە قسەکەین بابینەری نرخی دراوەکان بین.
زۆر جار کە لە ماڵەوە دانیشین بە دیار کلاسیکۆ یاخۆت یاریەکانی ئەوروپاوە و بە تایبەتی تا درنگانی شەو بە تەمەنەکان پێمان دەڵێن ئەوان لەوێ یاری خۆیان دەکەن و پارەی خۆیان وەردەگرن ئێوە لێرە سەری ئەمەیەشێنن بەڵام کلاسیکۆش لە ئیسپانیاوە دەست پێ دەکات و لە هەرێمی کوردستان زۆر جار خۆشی و چێژەکەی خەڵدەیت بینێت لە ڕانیە دیارە کلاسیکۆیەک هەیە لەوێ کە هەندێک مەرج هەیە لەوەی کە هەرکەس بەشداریم کلاسیکۆیە بکات عادەتەنم کلاسیکۆشیان پێش کلاسیکۆکەی ئیسپانیا دەبێ بکرێت بە شازە لە شازەکەن زۆرێکە لە تەرفیه و یاری بە چێژ و خۆش هەندێک مەرجی تایبەتی شانەیە بەوانی کە بەشداری لە کلاسیکۆکە دەکەن پاملێرمان ڕەنازەر سەرلان راپۆرتێکی بۆ ئامادە کردوین با پێکەوە بینێری و راپۆرتە بین. زیاتر لە 10 ساڵە کە لەگەڵ کۆمەڵێک لە برادرانی تیپی هاندەرانی تیپی بەرشەلۆنا هەڵدەستین بە سازکردنی ئەم یاریە 2 ڕۆژ بەر لە یاری کلاسیکۆ ئەم یاریە هەمووچێژی تایبەتی هەیە لە شاری ڕانیە بە حکمی ئەوەی کە ماوەی چەند ساڵێکە ئەم یاریە دەکرێت لێرە وای کردووە کە هاندەریش لە هەردوو لا دروست ببێت یەکێک لەو مەرجانەوەیە کە یاریزانەکە لە سەروی تەمەنی 35 ساڵی بێت و دواتر ئێمە گۆپارێزمان ئازاد کردو لەوەی کە هەلاتی لێکدایە لە هەما کە دەبۆی تاموچێژی زیاتر بە یارەکە بەخشێت ئەو یاریزانە ئەزموندارانەمە بان کردوون کە پێشتر لە یانەکان یاریان کردووە بۆ ئەوی تاموچێژی زیاتر بە یارەکە بەخشەوە زانیاری تەواویشان هەبێت مەرجە یەکێک لەوانە کە دەبێت هاندەری قاڵبۆی بۆ نمونە ڕیال مەدرید یاخود بەرشەلۆنە بێت ئەو کەسە کە مناسبەی کلاسیکۆیە لە وڵاتی ئیسپانیا ئێمە لە شاری ڕانیا پشتگیری خۆمان پێشوەختە دەردەبڕین بە ڕۆحێکی وەرزشی بە ئاشتیانە بۆ ئەنجامدانی یاری کلاسیکۆ و ئەنجامەکەش لە بەرژەوەندی هەر لایەک بێ ئێمە قبوڵمانە و بە خۆشحاڵی و قبوڵیشی دەکەین یاریەکانمان لێرە بردوتەوە ڕیال مەدرید بردوێتەوە کاتێک ئێمە تووشی شکست بووین بەداخەوە لەوێش تووشی شکست بووین ئەمە خۆشێکی زۆر بۆ ئێمەی هەیەکە یاریەکان نەتیجەکەیان مطابقت هەندێک جار ناڵم زۆرجار بەڵام ئینشاڵڵا ئەم شەویش کە ئێمە دەیبینەوە ڕیال مەدریدش بیانی بتوانی باتۆڵی هەندەرەکانی خۆش بکە. دیارە ساڵانە ئێمە لە شاری ڕانیە پێش دەستپێکردنی کلاسیکۆ یاری هاندەرانی بەرشلۆنە و ڕیال مەدرید ئەنجام دەدەین ئەوە بۆ چەندەمین ساڵە ئەم یاریە ئەنجام دەدەین لە ڕاستیدا زیاتر ئێمە دۆڕاوین نەک هاندەرانی ڕیال وڵای ئێمە هەمیشە بەردەوامیمان هەیە زیاتر ڕانیە زیاتر لە 7 بۆ 8 تیپی خولی دێرینی تێدایە هەموو یاریزانانی پێشووتر لە یانەی ڕانیە و لە فەریقە شعبیەکانی ڕانی یاریان کرد ئێستا زۆر فەریقی دێریمانێ و ئیشەڵا هەتا تەمەنیش باقی بێ ئیشەڵا بەردەوام بێت پێشبینی یاری ناکرێت بەڵام هیوادارم ئیشەڵا ئەگەر لێرەش دۆڕین لەو لای بیبینەوە. کلاسیکۆ لەژێر ترسی کۆرۆنادا بابزانین ئایا یاری ئەم شەو بە جمهورەوە بەڕێوە دەچێت یاخود نا یاری ئەم شەوی کلاسیکۆ بۆ بەرشە گرنگە یاخود بۆ ڕیال و یاخود بۆ هەردووکیان جێگەی گرنگ و بایەخن کامیان زیاتر دەبێت سێخاڵی یاریەکە بەدەست بێنێت دوجار ئایا کلاسیکۆ و لە هەمان کاتە لەژێر ترسی کۆرۆنا وا دەکات کە لە ناوچە جیاوازەکاندا بە تایبەتی لە هەرێمی کوردستان و لە سلێمانی و لە هەولێر لە ئیسکان و لە سلێمانی لە شەقامی سالم یاخۆت ساوەڵەکە کە بە ناوبانگە ئایا جمهور دەتوانێت بە تێکەڵی دانیشێت و وەکو ڕابردوو جمهوریەتی خۆیان بۆ ئەم دوو یاریە دەرببڕن بۆ قسەکردن لەسەر یاری کلاسیکۆ لە ژێر ترسی کۆرۆنادا
میوانداری زۆر بەڕێز بڕیارتە شیکەرەوەی وەرشی کەناڵی ئاسمانی پەیامان کردو کە گورە زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێربی سپاس بۆەوە دەستان خۆش بێت جارێ خۆت ڕیالی دیا بەرشیت سپاس بۆ خۆی چیانی بۆ سپاس بۆخوا لەبەرەوەی توانم بە شوێکی دادپەروەرانە لەو حاڵەتە قسەی لەسەر کەم وەلو کاتەژە کە هاندەری هیچیان نەبم بینەر باشتر لێم وەرەگرێت وەک لەوەی هاندەریەکیان بم و هەوڵیش بەم دادپەروەرانەش قسەی لەسەر بکەم لەو کاتە لەوانێ سوودیار نەبێت کامیان ئێستا پێویستی بە سێخاڵەکە هەیە یاخۆت کامیان لە توانە ئەگەری زۆرتر هەیە کە بیباتەوە پێشبینێ هەردووکیان پێویستیان بە سێخاڵ یارەکەیە لەبەرەوەی گرە لەسەر ئەم پاڵەوانەتی زیاترەکەن هیچ کام لە یانەکان لە چەمپیۆنز لیگ ئاسیان زۆر باش نییە وەرزەوە پێکاتەشیان زۆر باش نییە و ئەنجامی یاری چوونیش لە قۆناقی 16 باش نەبووە بە شوێنە بەرامبەر ناپۆلی یەکسان بووە بە ئاستیش باش نەبووە ڕیال مەدرید بەرامبەر مانچستەر سیتی شکستی ناوە لەسەر یاریگای خۆی بۆ یەکەمێنێتەوەی کێبڕکەکان لەسەر خولی ئیسپانیە بۆیە زۆر گرنگم سێخاڵی یاریە کە کەسیان هەردووکیان کێبڕکەی تون دەکەن پێماوە بەپی ئەو با بڵێن نەتیجانێکی هەیەە بەرشەلۆنە 55 خاڵی هەیە لە ئەنجام یاریانی کردوێتی و ڕیاڵیش 53 خاڵ بێگومان بردنەوەی هەر کامێکیان وا دەکا یان دەبنەوە وەکو یەکگەل لە ئەگەر بردنەوەی ڕیاڵە بەڵام ئەگەر بەرشەلۆنە بیواتەوە هەر ڕیاڵ تەواو وێران تعادلیش بێت دوجار هەر بەرشە لە پێش هەر بەرشە لە پێش یەکسان بوون و تعادلی بۆ بەرشەلۆنە لەم دۆخەدا دەستکەوتە لەبەر لەسەر یاریگە ڕیال مەدرید یاریەکەکرێت وەلامان کاتژە بەرشەلۆنە لە پێشە بە خاڵ واتە جیاوازی خاڵەکان یەکەمێنێتەوە خۆی مێنێتوانێ و بە یەکسانبوون وە گوایە بەشۆنە بردنەوەیەکی باشی بەدەستێنان لە ساحەی ڕیاڵە پێشبینی بردنەوە بۆ کامیان زیاترە تۆزێ قورسە لەبەری وتی مامەژەم پێکردێ هەردوویانەکە لە ئێستادا لە دۆخێکی زۆر باشانین و ئەوەی کە هەیە ئێستا بەشەلۆنە ڕەنگە لە ڕووی یاریزانی لایکەرەوە تا ڕادێک باشتر بێ میسی و گریزمانە لە ڕیال مەدرید میسی یاریەکە میسی یاریەکە بۆ پێی تا ئەم بەیانە پێکانی نەبووە بەڵام لە ڕیال مەدرید و هازار پێکانی هەیە و گاریزبێڵیش بۆ هەندێک گرفتەوە جاری وای یاری ناکات بە بڕیاری هونەری و هەندێک جاریش بۆی پێکانی یاری ناکات و ئەوەی ئەمێنێتەوە لە ڕیال مەدرید زیاترێک لای کەرە بێت کەریم بنزیمەیە بەڵام لە بەرشەلۆنە تا ڕادەیەک باشترین گریزمان تا ڕادەی هاوکاری میسیەکە لە یاڵی ناوەن تا ڕادەیەکی هاوکاری زیاترێک باش بڕیار ئەگەر با بڵێ پێ خوێندنەوەی جەنابەت تەجروبەیەک لەگەڵ وەرز و لەگەڵ ئەو یاریانە هەیە بەحکمی وابزانم هەر شوێنێک کە ساحەی خۆی بوو مەیدانی خۆی بوو تۆزێک لەبەرەوەی جمهور و لایانی دەرونی و شارەزابوون بە ساحەکە تۆزێک ئەگەری بردنەوە هەمیشە سەفەر ناکا باشتر هیلاک نابێ ڕەنگە دەرونیان مرتاحتر بێ ئەگەریەوە هەیە ڕیال لەبەرەوەی هەم پێویستی بە بردنەوەیە هەمیش لەبەرەوەی ساحەی خۆیەتی مثلا بە تشکیلەیەک دابەزێ بە پلانێک دابەزێ ئیلا لە ڕیاڵی لە بەرشەلۆنە باتەوە بەدڵنیایوانێ بێت جەختکردنەوە بۆ بەدەزێنانی سێخاڵ یاریەکە لەلایەن ڕیال مەدریدەوە زیاتر بێت تا بەرشەلۆنە لەبەرەوەی وەک ئاماژە پێکرد یاریگە ڕیال مەدریدە زیاتر لە 800,000 هەندەر ئامادە ئەبێت لە 800,000 هەندەرێ لە سایانەوەی زیاتری هەندەری ڕیال مەدرید دەبێت ئەو هەندەرە زۆرە پشتیوانی هوتافی بەردەوام پاڵپشتی بۆ یاریزانانی ڕیال مەدرید وا ئاکات کە دەرونیان باشتر بن ئاسوودەتر بن و حماسەتێک و گوڕیتینێکی زیاتر بە یاریزانانی ڕیال مەدریدەوە دیار بێ بەڵام دوجار لە یاریگا داوشتانە کاریگەری وێ بەڵام زۆریش نانە بەرەوەی بەشۆنە ژیانەیەکی بچووک نییە یانێکی گەورەیە و خاوەنی سەرکردەی زۆر باشە لە ناو یاریگادا حاڵەتی ژێرە تۆی پێکە ڕووە خولەکی دوو بەرگری یاریکە ڕیال مەدرید هەڵەیەکی تاکە کەسی بکات یاریەکە زۆر خراپە سەر ڕیال مەدریدەوانێ بشکێتوانێت لە ئەنجامی کۆرنەیەکە یاریزانە بە هەڵە گۆڵ لەسەر خۆیانەوە کە کارتێکی سوور بە یاریزانی ڕیال مەدرید بدەن ئەمە هەمین مەعادلە و هاوکێشەکە ناو یاریگادا گۆڕێت و زۆر کارلوانەی هادرانیش لەو کاتیان نەتوانن ئەو پاڵپشتێ بکەن کە یانەکە لە داڕمانێکی خراپ ڕابگرن ئەمە پێم وایە یەکەم کلاسیکۆیە مدەڕیبی نوێی بەرشەلۆنە بەخۆیەوە دەبینێت بەڵێ کیکیستین وەکو ڕاهنەری بەرشەلۆنە یەکەم کلاسیکۆی ئەنجامەدات کلاسیکۆ ڕابردووکە لەم بەرنامەیەدا بەرنامەمان هەبووەوە ئێرنستۆ ڤالڤێردی بوو لە پاشەوەی کە لە جامی سۆپەری ئیسپانی بە ئەتلێتیکۆ مەدرید دۆڕان دووریان خستەوانی و ڕاهنەرێکی نوێیان هێنا کە سەرپەرشتیانەکە بکات پێشبینیەکان بۆ ڕاهێنەری نوێ چییە؟ کیکیستین ڕاهێنەرێکە بە عەقڵەتێکی تەواو هۆڵندیوانی هۆڵندیە و کوورە شامیلەیە کە لە هۆڵندا سەری هەڵداوە یوهان کرۆف سەپەرشی کردووە بە داهێنەریە و پلان و تاکتیکەدا دێت لە هەفتاکانی سەدە ڕابردوودا حەزیان زیاتر لە یاری ئەوەیە کە کۆنتترۆلی تۆپ بکەن دەست بەسەر یاریگادا بگرن ئەوش بەڕوونی لە ناو یاریەکانی بەرشای ئێستا ڕەنگی داوەتەوە هەوڵی بۆ ئەدات هەوڵی بۆ ئەدا بەڵام تا ئێستا جێبەجێی نەکردەوە باشی لەبەرەوەی ئەم شێوازە یاریکردنە ئاسانە لە تۆ هەر ڕاهێنەرێک بێ دەتوانێت و تەکلیفە و داوای لە یاریزانەکانی بکات
بە پاساتێکی زۆر یاری بکەن بۆ شایی بدۆزمانشتانە بەڵام دوجار جێبەجێکردنی ئەم پلانە تاکتیکە پێویستی بە یاریزانی تایبەتمەندە کوالیتی باش بێت ئێستا ئەو کوالیتی باشانی ئێستا یاریزانانی بەشونە بۆ جۆرە نیە بتوانن ڕاهێنەرەکە جێبەجێ بکەن بەدڵنیایوانێ بۆیە لەم حاڵەتە ڕاهێنەر یا ئەوە تا بێ پلانەکانی گۆڕی یانە بە یاریزانەکان بگۆڕێ ئایا کارژێڕی یانەکە پاڵپشتیەکەم بۆ گۆڕینی تەواو یاریزان بەشێکی زۆر یاریزانەکان لە بڕێنین کە من سەرنجمیاوە لە چەندی ڕابردوودا یاریزانەکان بۆ شێوازە جێبەجێ ناکەن کە لە سەردەمی گواردیۆلادا ئەم حاڵەتە زۆر باش جێبەجێکە دانیێل ڤێز ئینێستا چاڤی ئیتۆ ئەمانە زۆر باش کاریانە سەرمە کردبوو بە ئاسوودەی هێشتیان جێبەجێ زۆر باش جلال نازانم تۆ ئەم بابەتت لا ڕوون بێ منە هەوێەوە بزانم تۆجا کلاسیکۆ بریتە لە هەر یاری هەموو یاریەکی نێوان با بڵین بەرشەلۆنە و ڕیال مەدریدی گرنگ زیاتر لەو لە بەرشەلۆن ڕیال مەدرید ڕەنگی داوەتەوە بەڵام ئەو خولانەی کە ئەمان یاری تیاداکەن خولەکان ئەگۆڕدرێن واتە کلاسیکۆمانەیە کە لە خولی ئەوروپی بەشدارە بن کلاسیکۆمانە لە خولی ئیسپانی بەشدارە بن هیچ جیاوازیەک لە نێوان ئەم دوو نوعی لە کلاسیکۆ هەیەیان بە ڕایتۆ کامیان گرنگترە واتە کلاسیکۆیەک لە نێوان بەرشەلۆنە و ڕیال کە خولەکە ئەوروپی بێ یا خود لەناو ناوخۆیی وڵاتەکەی خۆیان کە ئیسپانیایە زیاتر کلاسیکۆی کە ئێمە بینیمانە لە ئەوروپاشا زیاتر کە باسی کلاسیکۆکەی ڕاستەخۆ ڕیال و بەرشەبیرەکەیتەوە لە ئەنگلترا ئاگوترێت کلاسیکۆ لە نێوان لیڤەرپوڵ و مانچستەر یونایتدایە بەڵام ئەمە زۆر ڕەنگی ناوەوە بۆ واتای لە هەموو یاریەکان کلاسیکۆی بەکاربێنەوەوانە لە ڕووی میدیایوانێ زوو لە کاشنەکانە بنووسن کلاسیکۆی ئینگلترا لە ئیتاڵیا دەگوترێت لە نێوان ئینتەر میلان و یوڤانتۆسایە لەسەر ئاستی جیهان ئەگوترێت کلاسیکۆی جیهان لە نێوان ئەرجەنتین و بەرازیلە کلاسیکۆی خولی ئەرجەنتین لە نێوان ریڤەر پلەیت و بۆکا جۆنیۆسایە ئەمانە کلاسیکۆیان پێوترێ بە تایبەتی ئەو گەرم و گوڕەی بە بۆکا جۆنیۆس ریڤەر پلەیتەوەیە بە ڕیال و بەرشەوە نییە ئەوە دڵنیا بە لە بەتایبەتی لە ڕووی هاندەرانەوەی لە بەرەو ئەمریکای باشوور ئەمریکای لاتین سەقافەتی هاندەریان تۆزێک لاواازترە واتە حماسەتیان لە ئەچێتە بواری توندوتیژێوانێ هاتە زۆرجە یاریەکە ئەشێوێنی یاریەکە ئەشێوێنن و حاڵەتی شەڕی لەناو یاریەکە لە نێوان هاندەرانە تیابێت بۆیە جیاوازیان هەیە بەڵام دوجار ئێمە کاڵین ئێڵ کلاسیکۆ واتە ئێڵ کلاسیکۆی ئیسپانیا لە ئاستی دیربیەکانە هەمانە دیێروی میلانۆمان هەیە دیێبی شاری ماشتەرمان هەیە دیێربیەکان بۆ دویانی یەک شارە بۆ نەتۆ لە شاری سلێمانیە یانەی پێشمەگە سلێمانی و نۆرۆز ڕوبەڕوویەرێکی یەکە بنەوەە ئەمە دیێربیان شارەیە بە دویانی بەهێزی سلێمانی هۆلێر ناوترێ دیێربی بە دویانی بەهێزی یەک شارە وترێ دیێربی ئەمە کە لە ئەوروپا هەیە دیێربی میلانۆ تا ئێستا تۆپی دیێربیەکانە دواتە دیێربی مەدرید دیێربی مانچستەر یونایتدمان هەیە دیێربی مەدریدمان هەیە ئەمانەمان هەمی هەیە کە هەمویان لە ڕووی هاوسەنگیوانێ لە ڕووی هێزەوانێ لە ڕووی بەهێزیوانێ جیاوازیان هەیە بەڵام بەکۆی گشتیەوەی کە تایسە لە ئەوروپادا هەیە یاری لیڤەرپوڵ و مانچستەر یونایتد ڕەنگە گەرم و گورترین یاری بێت وە ڕکابەرێکی مێژووی زۆ سەرسەختیان هەبێ من پێی ناڵم دوژمنایەتێکی زۆر لەبەرەی لە تۆی پێ دوژمنایەتی نییە ڕکابەری هەیە ڕکابەرێکی مێژووی لە نێوان لیڤەرپوڵ و مانچستەر یونایتددا هەیە کە هاندەرەکان زۆ توندن لەگەڵێکە بەڵام میدیای ئینگلیزی سەقافەتێکی جیاوازی هەیە بە ڕۆشنبیرێکی زۆر بەرزترەوانین لەو یاری ئەڕوانێ نایە کار لەسەرەوە بکات ئەم شتە زەق بکاتەوە لە نێوان هاندەرانە یان میدیای BBC بێت لە ئەنگری مانچستەر یونایتد کات سکای بێت لە ئیسپانیا مۆندۆ هەیە لەگەڵ سپۆرتی کەتەلۆنی لەگەڵ ڕادیۆی کەتەلۆنی لەسەر بەشەرنە زۆر بڵاوەکەنەوانێ و بە جۆرە لە ئەنگلیان پێ دیارۆک میدیایکی سێبەر وایە بەڵام بۆ ڕیال مەدرید ئاسمان هەیە و مارکاشمان هەیە بەڵام لەگەتر ئەم سەقافەتە جیاوازە BBC ڕووماڵەکە بە شێوەیەکی یەکسانیشتیمانیانە و پرۆفێشناڵانە بۆی کە ئەمە ژوای کردووە کە ئەم حاڵەتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وا دەرنەکەوتووە بۆ کۆمەڵگە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمیشە حەزی لە دوو بەرەیە لەم بەرەی یان لەو بەرەی بۆیە هەمیشە حەزیان لە کلاسیکۆیە بەڵام لە ئەنگلترا ئەم شتە نییە من لیڤەرپوڵ دێ مانچستەر یونایتد دێ چێلسی دێ زۆر باش با بینەوە سەر خودی کلاسیکۆ لە ئێستا ئەوانەی کە ڕەنگە یاریزانی یەکلاکەرەوە بن لە ڕیال کەریم بەنزیمە و لە بەرشەلۆنەش مێسی ئەم دوانە تا چۆنە لە ئێستا ئامادەن بۆی کە گۆڵ تۆمار بکەن بۆ یانەکانیان بەدڵنیایەوانە میسی سەر ڕایەوەی کە تەمەنی هەڵەخشێت تا دێ لە ڕووی گۆڵ تۆمارکردنەوە باشتر دەبێت و ماوەی پێشێستا گرفتی لەگەڵ ئەبیداڵا ڕوویدا کە لە لێدوانەکانە جوابی یەکیانە ئەوانێ ئەمانەمی کاریگەریە بێت بەڵام ئەمە دۆخی بەشەلۆنەیە کە نزیکەی 3 ساڵە بێت کەوتو دۆخەکە جێکی نییە لە بەشەلۆنەیە کڕینی یاریزان وەک پێویست نیە ڕاهێنەرەکان زۆر وەک پێویست نین ئاسی یاریزانەکان ڕۆژ لە دوای ڕۆژدا ئابەزێت و ئەو یاریزانانەی کە ئەڕۆن بۆ هێڵقشانی تەمەنیانەوەوانە یاریزانە گەنە شوێنەکە شایستە نین لە وەکو کەریم بنزیمە
چەند هەفتەیە پێش تووشی پێکان بوو کە لە ئەمە کاریگەریە بێ لەسەر توانای جەستە یاریزانەکە و ئامادەی بۆ یاریگاکان بەڵام دواتر گەڕاوەتەوانەی ئێستا لە دۆخێکی باشدایە ئەتوانێت یاریکاوەکەری بنزیمێکی کە لەو ێریشبەرانی ڕیال مەدرید بەردەوام لە کلاسیکۆ یان گۆڵی تۆمارکردیان ئاستێکی باشیە و یان ڕۆڵێکی زۆر باشی گێڕا بۆی هەردوو یاریزانەکە و ڕامین ئەم شوێک لای کەرەوە زۆر جار دەوترێت بۆ نمونە یاریەک کەوتۆیان بردنەوەی کەوتۆیان فەرق نییە لە نێوان ڕیال و بەرشەیە بەڵام زۆر جار دەوترێت ئیدی ئەمڕۆ لە ڕیالە یاریەکە دڵنیان بردنەوەکە بۆ بەرشەیە هەندێک بەپی ئەزمموی ڕابردوو هەندێک پێشبینیەکان دەکرێت هیچ پێشبینیەکی نوێ دەکرێت لەوەی کە مادەم لە ساحەکەی ڕیالە ڕەنگە ئەمڕۆ ڕیال بیباتەوە یاخود بەرشە بەبێ یاریەکانی ڕابردوو لەوەی کە چەند یاری بەرشە بیباتەوە دوای سەری ڕیالە یاخود چەند ڕیال بیباتەوە سەری بەرشەی هەندێک پێشبینی وا دەکرێت لە ڕابردوودا ئەم جۆرە پێشبینیانە زیاتر میزاجین بۆ ڕیال مەدرید پێویست بە سێ خاڵ یارێک و یاریگای خۆیەتی ئەبێ زەختێکی زیاتر لە یاریزانەکانی لەو ڕوانگەی وەڵێ ئەی باتەوانێ بەشەلۆنە سیاری ڕابردووی بردوێتوانێ ئەمە وەک جۆڕەی بەشۆنەستە بنەوە ڕاهاتوە نا بەشەلۆنای باتوانێ ئەمانە خوێندنەوەی بۆ ئەم حاڵەتانەی کە پێشتر ڕێ بەڵام لە دویاری ڕابردووی خوی ئیسپانیا ڕیال مەدرید باش نەبووە شکستێکی لەگەڵ یەکسابوونێکە بەڵام بە پێچوانەوە بەشەلۆنە لە سیاری ڕابردوودا بردنەوەی بەدەستهێناوە ڕەنگە بە ئاسیش زۆر باش نەبوو بێت کاک برێر ئەگەر باڵێن قسە لەسەر نەتیجەکە بکەین چونکە هەنێک یاری هەیە بە بردنەوە و دۆڕاندن واتە لە ساحەکە یەکسەر یەکلایە بێتەوە یان هەنێک لێ بەڵام ئەم خولی لالیگای ئیسپانیا وابزانە ئەم کلاسیکۆیان تەنها خاڵە واتە جارێکی ترەمان یاریەکەنەوە مەسەن لەگەڵ تیمەکانی بەرامبەریان و تا خاڵەکانی کامیان زۆرتر بێ دەبێتە براوە هێشتا خۆ لەم قۆناغەیە زۆریان ماواتە ئەم یاریەکی کۆتایی نیە یەکلایی کەرەوە نیە بۆ هەردوولیان وانە بەڵام کاریگەری دەبێت بەسەر یاریەکانی داهاتووشیانەوە ئێستا ئەگەر بەرشە بیباتەوە پێنج خاڵ پێش زنجیرەیە یعنی ئەم ڕووداوی کلاسیکۆیە زنجیرە جگە لە خاڵەکەش لەلایانی دەرونی بۆ یاریزانەکان بۆ چەند یاری ڕابردوو کاریگەری هەیە ئەو یانی کە شکست دێنێ بە ئاسانی نایەتوانێت سەر دۆخە دەرونیەکەی خۆی بتوانێت یاریەکانی ڕابردوو ئاستی خۆی پێشکەشکاتەوانێ بۆ جیاوازی نێوان ئەو حاڵەتانی کە دەرکردنی تیا یاخود پاڵەوانەتەکە ئەم لالیگایە خولە سیوەش هەفتەیە لە هەفتەیە یەکەم تو یاریەکەی تا هەفتەی سیوەش لە هەر قۆنا لە هەر یاریەکە دۆڕێت تو هەر یاریکردن بەردەوامە بێت بەڵام لە قۆناغانی کە چونە دەرەوەی تێدایە ئەوانە جامەکانن بۆ جامی سۆپەری جامی شای ئیسپانیا جامیانە پاڵەوانەکانی ئەوروپایە ئەو جامیانە پاڵەوانەکانی ئەوروپادا لە قۆناغ کۆمەڵەکانە زیاتر شتەکە یەکلای بێت قۆناغ کۆمەڵەکان تێپەڕێنێت بۆ قۆناغی 16 8 چوار دوای یاری کۆتایی لەم حاڵەتە یاریەکە بێت بە چون و هاتن یاری یەکەم لە یاریگایەکەکاندا دەکرێت یاری گەڕانەوە لە یاریگای دیکەیانە دەکرێت لەم حاڵەتە برنەوە حسێ بە دوو برنەوە سەرەکەوی بە برنەوەیەک و یەکسانبوونی سەرەکەوی یان بە برنەوە بە جیاوازی گۆڵ کە تا سە حسابە بۆ ساڵی داهاتوو لە چەمپیۆنز لیگام جیاوازی گۆڵەش نامێنێت هەموو یەکسانبوونی بە یەکسانبوون حسێبە سێ گۆڵ سێ تاو بێت و یاری داهاتوو یەک بێت هەر بە یەکسانبوون حسێبە جیاوازی نابێت زۆر باشەکە ئەگۆڕێدارین لە خولەوە بۆ جان سیستمی پاڵەوانەتەکە گۆڕێت کۆرۆنا ئێستا هەموو جیهانی گرتووەتەوە کاریگەری دەبێت بەسەر میاریەوە بەسەر جمهورەوە جمهور ئامادە دەبێت بۆ میاریە و لە هەمان کاتە لە با بڵێن باسی هەولێر و سلێمانی و دوهۆک بکەین ئایا جمهورەکان جارێکی هەرنەوە شەقامەکان و دانیشن کە لێرەوە جمهوریەتی خۆیان دایندارێتی خۆیان بۆ بەرشن و ڕێ پێشەوەی وەڵامی جەلال هەر بۆ ئەوێش یعنی تو 800,000 کەس لە یەک شوێنە لە بڵێن لە ناوەندی یاریەکە بەزانام لە مەدریدا پێگومان لەوێش مەترسی بڵین بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەیە خۆ کاکجلال زۆر بەتی کۆرۆنا من پێوە بە کۆرۆنا ئەو نێ یعنی پێمان کۆرۆنا هەموو جیانیشی نەگرێتەوە یعنی بەشتێکی لە سفری جیانیشی 0 شتێکی جیانی گرێتەوە شتێکی زۆر ئاساییە وڵاتی تێپەڕاندووە ئێستا بەلای منوانێ چوار دەبێت ئەمە هەموو شتەکان پێچوانە بکەین لەسەری ئەلام شتەکە زۆر بچووکە حاڵەتەکە ئەوەی کە هەیە هەمومان لە میدیاکانەوە زانین لە چینە لە ئیتاڵیا لە ئێرانە حاڵەتەکە زۆر قورسە و زوو تەشەناسن بەداخۆ بۆ کەناڵانەش کە گرافیکیان داناوە یعنی مشتی ناوێت زۆر اینەی نەویست و چەندین لایەنی پزیشکیەمەیان پژڕاستکردەوە ترس و شتەی ناوێت کۆرۆناش بڕوا ناکەم ترسێ لەسەر یاری کلاسیکۆ دروست بکات ئەوەی هەیە لەسەر ئیتاڵیایە ئەم شەو ئەگەر ئەنجام بدرایە کلاسیکۆی دێربی ئیتاڵیاش ئەنجام ئەدرا لە نێوان بەزان ئیتالیا حاڵەتی توشبانی ڤایرۆسی کۆرۆنای تێدا زۆر تەشەنەی زۆر کردو لەبەر ئیتاڵیا لە ڕووی حکومدارییانێ لەم چەند ساڵی ڕابردوودا پاشەکشەی زۆری کردو لەگەڵی کە وڵاتێکی ئەوروپیە و
لە ناو یەکێتی ئەوروپادا زۆرتری ئەندامی پەرلەمانیشی هەیە بەڵام لە ڕووی پێشکەوتنەوەی لە ڕووی سیاسەتی حکومڕانی و وڵاتە پاشەکشەی زۆری کردووە گەندەڵێکی زۆری تێدایە و شارەکانی بەرە هۆژاریە ڕۆن ئەمەوەی کردو لەو وڵاتەیە تەشەنەکە زیاتر بێت ئێستا کاک بڕێ کۆرۆنا لە ئیسپانیا هیچ ئیتالیا ترسی هەیە لە کوردستان لە ئیتاڵیا یاریەکەی هەر دواخست لە کوردستان چی لا ئەنگرانی بەرشۆڕیال جاردستنە شەقامەکان بڕوا ناکەمی ترسێ دروست بەڵام بڕیارەکان دەڵێت تەجەموع مەمنوع و قەدەغەیە نابێ بکرێت تێکەڵاوبوونەکە لە شوێنی داخراوانە بێ تۆ توانین لە پارکی کابلشونەکان بکە داخرا بێت و بۆ پێی کە ڕێنماکانی تەندروستی هەیە پەرداخی سەفەری بەکاربێن لە کاتی خواردنەوەشتەکانم بڕوا ناکەم کە گرفتی دروست بکات و ئینشەڵا تێپەڕێت و ترسێ نایەت و کلاسیکۆش لە کەشێکی باشە بەڕێوەچێت و بڕوا ناکەم زۆر سپاس پێش ماڵاواییەکە پێشبینیەکەت بۆ بەرشۆڕیال چەند بەچەند یاری ڕابردوونەم کەم یاریێژ نایکەم بۆ نایکی لەبەرەوەی کە خۆم داناوام شۆ نووسینم هەبێت لەسەر یارەکە بۆی کە لەسەر پێشبینیەکەم کاریگەری لەسەر نووسینەکەم دروست نکات بۆی من پێم وابێت ئێستا لێرەدا من ڕیالمەدی دەیباتەوە پێشبینیەکەم بەڵام ڕیالمەدی کەشکسێنە لەوانەیە ویدیۆ پێشبینی خۆم بکرێتەوانێ و لە کاتی نووسینەکە کاریگەری لەسەر نووسینەکەم هەبێت بۆی حەز ناکەم پێشبینیەکەدەوەیە کە ڕیال بیباتەوە یاخود دەڵێ وتم بۆ نمونە گەر پێشبینی بکەم ڕیالمەدی بیباتەوانێ دواتر بەشەلۆنە بیباتەوە کاریگەری لەسەر نووسینەکەمە بێت بۆیە کە پێشبینیم نەکردو خۆم بۆ یارەکە دانالایانی تاکتیکی و پلانوانی بخوێنوانێ باشتر خوێندنەوەی بۆ کەم تاکۆ کاتی جەلال تۆ خۆت پێشبینی چۆن کەس بە دوی خۆی ناڵێترشە ئیشاڵە بەرشە دەیباتەوە ئاخر چۆنی یەک بە دوو بە سێ چۆن دەیباتەوە پێشبینیەکان تۆزە قورسن بۆ هیوایت بەدڵی جەلال بێ بەڵام قەناعاتم لێ دەیباتەوە بۆ هیوایە بەڵێ بێنەرێز تۆ خۆشت بەرشلونەی بڵێ بەدڵی منیش وەڵام من کێ بیباتەوە جمهوریەوە زۆر خۆی یاک ناکەم بەڕاستی کە لە وەرزش تیپێک نەیباتەوە شانیەوە نیە جمهوری ئەوێ ئەو تیپی بیباتەوە لەگەڵ ئەو بیت زۆر سپاس بۆ بەڕێز برارتاشی کەرەی وەرسی لە تۆڕی میدیایی کۆمەڵ و وەروەها لە تەلەڤیزیۆنی پەیام و لە ڕۆژنامە نووس لە شاری سلێمانیش سڵاتان لەبێ دووبارە هاوڕێیان لە سۆرانەوە سیمینارێک کراوە لەسەر نەخۆشیەکانی شێرپەنجە هاوکارمان ئازاد و هەمەراوایی لەو بارەوە راپۆرتێکی بۆ ئامادە کردوین بینەری دەبین. ڕۆژگارێک شێرپەنجە بووبووە دێوەزمە و گیانی مرۆڤەکانی دەسەندەوە بەڵام لە ئێستادا پسپۆرانی واری پزیشکی لەسەر ئەوە کۆکن شێرپەنجەش وەکو نەخۆشیەکانی تر چارەسەری هەیە و نەخۆش چاک دەبێتەوە. مەبەستمان لە ئەنجامدانی ئەم چاڵاکیە بریتی بوو لەوەی ئایا ئاسۆیەک هەیە بۆ چارەسەری شێرپەنجە لە کوردستان بەڵێ کۆی کەسانی پسپۆر لە بوارەکە کۆکن لەسەر ئەوەی بەڵێ ئاسۆیەک هەیە بۆ چارەسەری شێرپەنجە و شێرپەنجە وەکو نەخۆشیێکی وەکو یەکێک لە نەخۆشیەکانی تر سەیری دەکرێت. ئێمە بە پێویستمان زانی تیژ بخەینە سەر ئەو لایەنەی کە ئەمڕۆی کوردستان کە خەڵکانێکی زۆر لە ڕاڕایی و لە قەلەقی و لە دڵەڕاوچێ ئەژین ئەو قەلەقی و دڵەڕاوچیانە بڕەوێنینەوە بەڵکو بە پێچەوانەوە پێیان بڵێ نەخێر شێرپەنجەش وەکو نەخۆشیەکانی تر یەکێکە لە نەخۆشیەکە و چارەسەری هەیە. ئەمن دەچمە ناویان ئەوانی کە بەتەمەنەکە دەیان بینم زۆر گەشتبینەوە قسان لەگە دەکەم و کە ڕێنمایان دەکەم کە پێویست بۆ ترسەنا کە ئەمنیەک لەوانم کە توش بوویمە و چارەسەر کرایمەوە چارەسەر دەبیت هەرچەند قۆناقی کاشی پێشکەوتوبی بەڵام چارەسەری هەیە. بەڵام یەک شت هەیە پێویستە دەوروبەر دەلێ سەرەتان تەنیا بە دەرمان چارەسەر ناکرێ بە خۆشەویستی دەوروبەر پێویستە دەوروبەر لە داک و باوکی ئیداک و باوکی دەوروبەری هاوسەری برادری لە چێندەر ئیش دەکا قوتابخانەیە قوتابیە یان ئیش دەکا پێویستە ئەوانە هەمووەکو گروپەکی یارمەتی دەربن لەوەی جگەرە و مادە هۆشبەرەکان ناڕێکی بەکارهێنانی دا و دەرمان و خواردنی ناتەندروست و وەرزش نەکردن هۆکارن بۆ توشبوون بە شێرپەنجە. هەموو دەزانین شێرپەنجە نەخۆشیەکە کەەوە هۆکارێکی تایبەتی لەوانەیە نەبێ بڵین بەهۆی ئەوەوە بەڵام پێی دەوترێ فرە هۆکاری یاخود مەڵتی فاکتۆریال چەند هۆکارێکن پێکەوە وا دەکەن کەوا نەخۆش ئەگەری توشبوونی بە شێرپەنجە زیاد بکە.
لەوانەیە هەموو مرۆڤێک لە ناخیال ئەو جیناتانەیەکەوە هەمانە تۆزێک ئامادەکاری بک بۆ توژبوون بە شێرپەنجە بەڵام چ کاتێک کە ئێمە ئەو هۆکارێکەوە لێ زیاد دەکەین کە توژبوون زیاد بکە وەکو جگەرە کێشان مەسەلەن جگەرە کێشان هۆکارێکی سەرەکیە بۆ توژبوون بە شێرپەنجەی سیپەلک بە شێرپەنجەی قوڕک شێرپەنجەی گەدا شێرپەنجەی میزڵدان جارانێمانەوەمان نەزانیت کە شێرپەنجە بەس جگەرە کێشان بەس شێرپەنجەی سیپەلکەکە دەرچ و شێرپەنجەی میزڵدان شێرپەنجەی زەردا و شێرپەنجەی گەدا هەموو ئەوانە بە جگەرە کێشان زیاد دەبن خواردنەوەی مەشروب بە کحولەکان خواردنەوە کحولەکان هۆکارێکی سەرەکیە بۆ توژبوون بە شێرپەنجەی جگەر بە شێرپەنجەی گەدا بە شێرپەنجەی میزڵدان بۆیە ئەگەر بێت خۆمان دوور بکەینەوە لە جگەرە کێشان خۆمان دوور بکەینەوە لە مەشروبە کحولەکان یا خواردنەوە کحولەکان بە تاکید ئەگەری توژبوون بە شێرپەنجەکەم دەبێتەوە هەروەها خواردنی ناتەن دروست ئەوانەی کەوا خواردنی زۆر چەورە خۆن ئەوانەی کەوا گۆشتی زۆر برژا و مەیلە و سوتاو دەخۆن خواردنی زۆر سوورە و کراو لە ناوڕۆن خاصەتەن ئەو ڕۆنانەی کەوا بەداخەوە لە مەطعەمەکان بەکاردێنرێت کە چەند جارێک خواردنی پێ سوور دەکەنەوە ئەوانە هەموویە بنە مواد کە لەگەڵ وەختە تووشی ئەومان دەکاکەوە خانەکانی لەشمان تێشکانیان بەسەرا بێت و تووشی شێرپەنجەمان بکە دەرزی کیمیاوی هەنگاوێکی باشی بۆ دەهابێت خەلایەکانی بۆ کوژێ بۆ لە ناو دەبا بەڵام لەو کاتەوە گێرە و جیادەرمان دەوری خۆی ئەبێنێ بۆ نوێکردنەوەی خانەکان بۆ باشترکردنی کەسەکە تاوەکو سوود لێبین مەسەن بۆ نمونە لە کاتی با بڵێن کە دەرزی وەرەگرێ بەرگی لەشی دادەبەزێ ئێمە دەتوانین وەکو جیادەرمان دەتوانین ئەو خانوانەی بن ئەو خانانەی کە مردوونە دووبارە بۆیان نوکەینەوە وە لە هەمان کاتیشدا ئەو بەرگری لێشەی کە دای بەزیە دووبارە بەرز بێتەوە لۆی کەسەکە بەهێز بێتەوە تاوەکو جارێشت بێتەوە ناو ژیان وەکو خەڵک بژیتن. بەپێی ئامارەکان لە ساڵی 2019 لە پارێزگای هەولێر نزیکەی 3000 کەس تووشی نەخۆشی شێرپەنجە بوونە بەشی زۆریان لە سەروی 65 ساڵیەوە بوون زۆرێکی دیکەش چارەسەری پێویستیان وەرگرتووە و گەڕاونەتەوە بۆ ناوژیانی ئاسایی خۆیان. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندوز. بڵێ هایزان تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕوئین بەڵێن ئەو ڕێکارانەکانی وەزارەتی ئەوقاف بە میوانداری زۆر بەڕێز کاک فەرێدون غەریب بۆ ئەوی بزانین ئەو ڕێنمایانە و ڕێکارانەوە و ئەو بابەتانێکەوە پێویستە زەڕورە ئێستا بکرێت قسەی لەسەر دەکەین. کاک فەرێدون زۆر سپاس بەڕێبەری گشتی ئەوقاف و کاروباری ئاینی لە سلێمانی سپاس زۆر بەخێربێی چی لەم دۆخەیە کەوێتە ئەستۆی ئەوقاف ئەوەی کاکەوێتە ئەستۆ دیارە بە تایبەتی ئەمیشە زانایانی ئاینی کە ڕۆڵیان هەبوو لە هەموو کات و لە هەموو دۆخێکدا ئەم ڕۆنەنگە ئیدی منبەرەکەیان یا ڕووی دەمیان بۆی کە قسە بکەن گویان لێوەی و ڕوودەمیان لە هاوڵاتیانە چیان پێ دەڵێن و ئێوە ڕێنمایەکانتان چین بۆ هاوڵاتیان. بەڵێ بە ناوی خودای بەخشندەی میهرەبان ئێمە بۆ ئەم مەوزوعی پەتایە زنجیرەیە کۆبوونەوەمان ئەنجام داوە کۆبوونەوە لە سەر ئاستی وەزارەت و کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی شاری سلێمانی پارێزگار و لایەنە بەرپرسەکان و ئەو ڕێنمایی و ڕێکارانەی کە پێویستە بگیرێنە بەر دیارە ئەوقاف و مزگەوتەکان و ئامۆسایانی ئاینی ڕۆڵێکی گەورە و کاریگەریان هەیە وەک چۆن لە هەموو پێشهاتەکانی ترا لە گرفتەکانی ترا ڕۆڵیان هەبووە لەم مەوزوعی ڕوبەڕووبوونەوەی ئەم پەتایە ڕۆڵێکی کاریگەر و گەوریان هەیە و ژمارەیەکی زۆر لە خەڵک ڕوو لە مزگەوت ئەکا و لە ڕۆژانی هەینیان بەشداری ئەکا بۆیە ڕێنمایی و ئیلتیزامی لە سەرەتا ئیلتیزامی مامۆسایانی ئاینی بە ڕێنماییەکانی ئەوقافەوە زۆر کاریگەر و گرنگ ئەبێت. دیارە ئێمە کۆمەڵی ڕێنمایی و ڕێکارمان بۆ مامۆسایانی ئاینی باس کردەوە ئەم ڕۆژ کۆبنەوەیەکمان هەیە بۆ 50 مامۆسای ئاینی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و پێشتریش کۆبوونەوەی ترمان هەبووە جومعەی ڕابردوو ئێمە ڕێنمایەکانمان کۆمەڵی ڕێنماییمان دابەزان کە سەرەتا وا بکەین کە مینبەری مزگەوتەکان بەکاربێ بۆ ئەوەی کە وتاری ڕۆژانی هەینی کورد بکرێتەوە لە ماوەی 10 دقەیە وتارەکەش تایبەت بێ بە باسکردنی نەخۆشیەکە خۆپاراستن و ئەو ڕێکارانی ترکە پیر و بە ساڵات چۆکان نەخۆشەکان ڕوونەکە نەمزگەوت نوێژەکانی خۆیان لە ماڵەوە بکەن دەستنوێژ لە ماڵەوە بگرن هەروەها
هەوڵ بدرێ مناڵ نهێنرێ بۆ مزگەوت چکە بە سەراحەت مناڵی 4 ساڵ و 5 ساڵ ئەوانە ڕهێنرایە مزگەوت ئەوانە کەم بکرێتەوە و ڕەنگە ئەگەر ئێمە ناچار بین بەڕاستی بەداخەوە من لێرەوە ئەوە ڕائەگەێنم کە هەتا ئێستا نوێژی جەماعات و نوێژی بە کۆمەڵی هەینی ڕانەگیراوە بەڵام ڕەنگە ئێمە ئەگەر نەخۆشیەکە تۆمار بکرێ لێرە و لەوێەوە ناچار ببین نوێژی جەماعەت و نوێژی جومعەش ڕابگرین بەڵام مزگەوتەکانمان ئەبێ کراوە بێ و مامۆستایانی ئاینی و وتاربێژەکان ئەبێ بەردەوام ئامادە بن مەسئولێتێکی گەوریان لەسەرشانەوە ڕۆڵیان هەبێ لەوێەوە بەڕاستی لە مکەبیرەی مزگەوتەکانەوە ڕێنماییەکان لە ڕێی مامۆستایانی ئاینی و بدرێ بە هاوڵاتیان و هەتا من ئەمە بۆ ترساندنی خەڵک نییە بەڵام ئێمە ئەبێ حکوومەت و دام و دەستگاکان بترسین بەڵام هاوڵاتیان نەترسن و بەورەیەکی بەرزەوە ڕوبەڕووی ئەم میحنەتەش ببنەوە پشتیوان بەخوا ئەمەش بە ئیزنی خوددا ئەمەش تێ ئەپەڕێ و میلەتی ئێمە ئیشەڵا سەلامەت لی دەرەچ. زۆر باشە کاک فریدون هیچ ڕێنمایەکی ڕسمیتان داوەتە مامۆستایانی ئاینی ئەم دوو هەفتەیە یان لەم کاتێکی ئێستا بابڵێن هەموو شتێک ڕەبتی بە خۆپارێزیەوە هەیە بە هەموو شێوەیەک وتارەکانیان تەنها ڕێنمایی بێت و خۆپارێزەگاری بێواتە نەچناو بابەتە ئاینیەکانەوە و بە شێوازێکی زۆر کورتیش بێواتە وەکو جۆرێک هەم وەکو ڕێنمایی هەم وەکو فەرمانێکی ئیداریش کە لە زمانی بەڕێوەبرایەتی گشتی بۆی زیاتر خەڵکی هۆشیار بێتەوە نوێشخۆران. ئێمە لەگەڵ وتاربێژەکانە گروپمان هەیە و لە گروپەکان و ڕێنماییەکاندا بەزێنین جگە لە کۆبوونەوەکان چکە لە ڕێی گروپەوە ئاسانمان کردووە بۆردێکی وتاری ئاینیمانەیە بۆردێکی زانستیمانەیە کە زیاتر لە 9 مامۆسای ئاینی بەڕێز و لیژنەی فتووە ئەندامن لەو بۆردایە لەوێەوە ئێمە بەڕاوێژ لەگەڵ ئەوانە ڕێنماییەکان بۆ وتاربێژەکان دەرەکەین. ئێمە من حەزەکەم لەم بەرنامەی ئێوە گلەی لە هەندێک مامۆستای ئاینی بکەم کە بەڕاستی وەکو پێویست ڕێنماییەکانیان جێبەجێ نەکردووە و وتاریان زۆر درێژ بووە بەشی زۆری مامۆستایانی ئاینی من سوپاسی ئەوانەکەم کە هەموو تارەکانیان کورد بووە هەموو ڕێنماییەکانیان بە شێوەیەکی جوان گاندۆتە هاوڵاتیان لە هەینی ڕابردوودا بەڵام ئێمە چەند مامۆستایەکمان یعنی باوڵین زیاد لە 20 مزگەوتەوە ڕێنماییەکانیان جێبەجێ نەکردو هەیەە بە وشەیەکیش باسی نەخۆشی کۆرۆنای نەکردووە هەیە وتارەکەی یاوە 20 دقە وتاریاوە اینجا دوای هاتۆتە سەر مەسائلی تر و هاتۆتە سەر بابەتی تر و ئەوانە کە لەم کاتای پێویست نییە لە ئەخیرا لە پەراوێزە باسی کۆرۆنای کردووە ئێمە داوا لەوانیش ئەەکەین چکە مەسئولیەتەکەی ئەوان مەسئولیەتی مامۆسایانی ئاینی مەسئولیەتێکی گەورەیە و خەڵک جۆ لەوان ئەگرێ و یعنی بەداخەوە یعنی مامۆسایەوە بۆ توێتی کۆرۆنا ڕووناکاتە مزگەوت ئێمە جۆ لە دکتۆر ناگرین ئەبێ دکتۆر جۆ لە ئێمە بگرێت چکە پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم گەورەترین دکتۆر بوو ئەمە ڕاستە بەڵام پێغەمبەری خوددا معلوماتی هەبوو و گەورەترین دکتۆر بوو بەڵام بەڕاستی مامۆسایەکی ئاینی ئێستا گەورەترین دکتۆر نییە ڕاستە ئەمانە جێنشینی پێغەمبەرن بەم زمانە بەم شێوەیە تەقلیدیە بەڕاستی ئێمە ناتوانین ڕوبەڕووی ئەم نەخۆشیە ببینەوە من بۆیە لەم مینبەرەی ئێوە لەم تەلەڤیزیۆنی ئێوە ڕووی دەمم ئەەکەمە ئەو مامۆستایانە تکامان وایە تکایان لێەکەین بە ڕۆڵی خۆیان بە تەواوی هەستن و مەسئولیەتی ئەوان چۆن دکتۆرێکی پێشکەوتوو مەسئولیەتی هەیە مەسئولیەتی ئەوانیش ئەوەیە کە لە مینبەرەکان و ئیلتیزام بە ڕێنماییەکانی وەزارەتی ئەوقاف بە ڕێنماییەکانی تەندروستیەوە بکەن و جۆمان لێ بگرن و بە سەراحەت هەر مامۆستایەکی ئاینی و هەر وتاربێژێ لەم مەسەلەیە ڕێنماییەکان پێشێل بکەوە جێبەجێ نەکا ئێمە لە وتاری مزگەوت و لە جومعەوەوانە دووری ئەخینەوە بۆ یەکجاری. زۆر باشە کاک حاجی فەریدون ڕەنگە وەک خۆت ئاماژت پێکرد ئەگەر هات و حاڵەتی کۆرۆناتەوە مارکرا ئاستی دۆخەکە گەشتە مەترسیە کە ناچار بین مزگەوتەکان داخین یاخود وتاری نوێژی هێنی نەمێنێت. طبعاً ئێمە پێدانی ڕێنماییەک هەندێک زانای ئاینی یا مامۆسای مزگەوتەکانمان بۆ تێناگەێنرێن ئەی داخستنی مزگەوتەکان چۆن دەبێت یانگەێنین واتە ئێوە دەتانوێ و کاتان بڕیارە لەسەر چە بنەمایەک بێت ئایا لیژنەی فتووا و لایەنەوەیدارەکانی تریش هاوبەش دەبن لە دەرکردنی ئەم بڕیارە یاخۆتنەوە پێویستان بەکێ هەیە بۆی کە پەیامەکانتان بگاتە هەموو لایەک بگاتە خەڵک بگاتە مامۆستایانی ئاینیش. بەڵێ ئێمە مزگەوت داناخین وەکو داخستن مزگەوت داناخین چکە مزگەوت پێویستە کراوە بێ مزگەوت هەمووکو شوێنێکی گشتی و هەندێک مزگەوتی زۆر ڕێک و پێک و پاک و تەمیزمان هەیە ڕەنگە ناچار ببین بەداخەوە ئەواڵێم سبێنێ وەکو نەخۆشخانە بەکاری بێنین و مینبەری مزگەوتەکە و مایکرۆفۆنی مزگەوتەکە بەدەست وتاربێژەکەەوە ئەبێت چکە لەوانەی پێویستمان بۆ بێ هەندی ڕێنمایی
لە کاتی ترا دەربکەین لە کاتی جمعانە لەوێەوە دیسان هەر ڕێنمایەکان دەربکەین بۆیە مزگەوتەکان داناخین بۆ مۆزۆعی ڕاگررتنی نوێژی جەماعات و نوێژی هەینی هیچ بڕارێکمان نییە ئێستا و ئێمە لیژنەی باڵای فتوامان هەیە و یەکێتی زانایانمان هەیە ئێمە لەگەڵ ئەوانیشان لەسەر خەتین و هاماهەنگیمان هەیە ئەوان بڕیار ئەیەن بەڕاستی لەگەڵ ئەو قافەکانە بڕیار ئەدەن کە ئێمە مەسەلەن ئەگەر خوانەخواست حاڵەتەکە گەیشتە مەترسیەکی وا ناچار ببین نوێژی بە کۆمەڵ ڕابگرین ئەو کاتە بڕیارەکە لە لای لیژنەی فتواوە ئەبێت ئێمە جێبەجێیەکی کاک فەرێدون پێشنیارێک ێ نازانم تا چنێوە پشڕاستی دەکەنەوە یا خودت چەندێک باشە یان چەندێکیش خراپە زۆرجار لە شارەکان تەنها یەک مزگەوت نوێژی جەماعەتی تا دەگرێتەوە تۆ زۆربەی مزگەوتەکان تەنها مزگەوتی گەورەی شارێک بەڵام ئەمە ڕەنگە لەلایەک ئەگەر ئەوەکو پێشنیارێک بۆیەوە کرابێ یا خۆتان بتانەوە جێبەجێکەن هەڵبەت نازانم چکە من لە هەنێک سەرچاوی باڵ من لاوەکی گوێم لێ بوو ئەمە لەلایەک باش بە ڕەنگە بەشێکی زۆر مزگەوتەکان لە قەرەباڵخێک دوور بکرێنەوە لە خۆ پارێزگەیەکی باش بێ بەڵام لایەکیش مزگەوتێک زۆر قەرەباڵخترە بێت چکە هەمووش دانیشتوانی شار بێنەوە یەک شوێن بۆ نوێژکردن دیسانیشەوە ئەوە گرفت دروست نابێ پێشنیاری وا هەیە یاخود ئەوە هەر ئەو پێشنیارە هەیە بۆ ڕێخستنەوەی مزگەوتەکان و بۆ ئەوەی نوێژی جومعە کەم بکرێتەوە ئەو ڕێنمایەمان هەیە بەڵام هەتاکو ئێستا جێبەجێمان نەکردووە ئێمە لە شاری سلێمانی لە ناو شاری سلێمانی و چەند ناحەیەکی دەوروبەری نزیکەی 170 مزگەوت نوێژی جومعی تیاکرێ هۆڵی مزگەوتەکانی ئێمە بچووکە بەڕاستی ژمارەیەکی زۆر لە نوێژ خوێنان ناگرێ ئەجینە خۆی ڕاستتر وایە و باشتری ژوایە کە ژمارەیەکی کەم لە مزگەوتەکان نوێژی بە کۆمەڵی جومعی تایە بکرێ ئەو کاتە ئەتوانین خەتیبی زۆر باش وتارەکان پێشکەش بکەن بەڵام هەتا ئێستا ئێمە ئەم ڕێنمایەمان جێبەجێ نەکردو چکە بە حەقەت چاوەڕێی وەزارەت بوون و چاوەڕێی شاری هەولێر بوون چکە لە هەولێر 350 مزگەوت زیاتر 370 مزگەوت نوێژی بە کۆمەڵی تیاکرێ نوێژی جومعی تیاکرێ لای ئێمە کەمترە و شاری سلێمانی شارێکی گەورەتریشە بەڵام ئەمە ئێمە چاوەڕێی ئەوەین پێشم باشە بە سەراحەت ئێمە جومعەکان کەم بکەینەوە ئێستا من یەک نمونەتان بۆ باسەکەم ئێمە لە بۆقعەیەکی 500 متریە 5 مزگەوت نوێژ جومعی تیاکرێ ئەکرێ بیکەین بە 2 مزگەوت بانگدان لە مزگەوتێکی بۆ نمونە گەورەی شارەوە کە بانگ ئەدرێت هیچ پێویست ناکە 3-4 مزگەوتی تری بە دەورێ ئەوانیش بانگ بدەن بۆ خۆیان بانگ بدەن بەڵام نەیدەن بەم کەبەرە هەموو ئەم بوارانە بەردەوام پێویستی بە ڕێخستنەوەیە بەڵام ئیتر ئێمەش ڕێگریمان زۆرەوە خەڵکی لابەلا پیا ئەبێ بەڕاستی خەڵکی نەخوێنەوار زۆر جار ڕەخنە ئەگرێت چۆن نەبێ مزگەوت داخرێت چۆن نەبێ بانگ لێرە کەم بکرێتەوە چۆن نەبێ وتار درێژ نەبێت چۆن ئەبێ ئەمە ئەوە بەڵام بە سەراحەت ئێمە جەمعی مامۆستایان و لیژنەی فتووە و ئەو بۆردەی ئێمە ئەتوانم بڵێم وەکو من بیرەکەنەوە لە مەسەلەکە چکە ڕۆحی ئینسانەکان و تەندروستی ئینسانەکان زۆر گرنگترە لەوەی کە من قەیچەکە با نوێژم ئێستا لە ماڵەوە بیکەم پیر و پەکەوتێ و نەخۆشە ینی نەخۆشە تووشی ئەنفلۆنزایەکی بەسیتیش بۆچی یێتە مزگەوت و لەوێ پژمەیەک ئەکا یا مەسەلەن نیشانەیەکی لێ دیاری ئایا خەڵکەکە ئەترسێنێ ئێمە من ئومێدەوارم بە ئیزنی خودا لەسەر خەتیشین لەگەڵ بەڕێوەبەراتی تەندروستی و ئامادەکاریی باش کراوە زۆربەی زۆری مامۆستایان پابندن بە ڕێنمایەکانەوە و ئینشاءڵڵا هەوڵەین کە ڕوبەڕووی ئەم پەتایش ببینەوە و تێشی باشەکە حاجی ئەو ڕێنمایانەی ترچین لە دەرەوەی مزگەوتەکان لە نمونە ئەم ماوەیە ڕاگررتنی پرسەکان و هەندێک بۆنە و مەراسیمی دیکە ئەو بۆنانەچین یا ئەو ڕێنمایانەی ترچین ئەکەونە ئەستۆی بەڕێوەبەراتی ئەو قافی خۆتان وەڵام من جۆم لە ڕێنمایی بوو ئەڵێ پرسەکان کەم بکرێنەوە بەڵام من پێم وایە با ئێمە ئازایانە و سەریحانە باز لەو بکەین من لێرەوە ڕای ئەگەێنم پرسە هیچ پێویست نییە خەڵک بچێت بۆ پرسە و خاوەن پرسەش هیچ پێویست نییە گلەی بکە و حەقیشی نییە گلەی بکە با بە نامەیەک با بە تەلەفۆنێک ئیکتیفا بکات بە تایبەتی لەم کاتایە عنی بۆیە چکە پرسەکان هەموو قەرەباڵغی دروستکردنێک و هەموو بەریەککەوتنێک معڕەزە بۆ ئەوەی ئەم ڤایرۆسە بگوازرێتەوە من پێم باشە لێرەوە یعنی ڕێنمایی هەرە ئەساسی بۆ هاوڵاتیان ئێمە من وای ئەبینم بە حەقەت ئەبێ اعتیماد بکەنە سەر خۆیان و ئەبێ لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی خێزان
اینجا ئاستی کۆمەڵ ئێمە ئیش لەسەر ئەم مەسەلەیە بکەین یعنی لەسەر ئاسی تاک کۆمەڵی ڕێنمایی هەیە کۆمەڵی ڤیددیۆ هەیە و کۆمەڵی معلومات هەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکانیشەوە پێم وایە زۆر وتراوەتەوە و لێ دراوەتەوە هەمومان ئەتوانین وەری بگرین یعنی هەموو ماڵی ئەتوانێت جێڵەیەک یان پاکەرەوەیەک لە ماڵەکەی خۆیان دابنێ لە دائیرەکەی خۆیان دابنێ نازانم ئەو ڤیددیۆیانی کە لە سین و ئەوانە کامێراکان تۆماریان کردووە خەڵک هەیە بەداخەوە لەوێش ئەوێ خەڵکی خۆی توش بوو ئەوێ خەڵکی کە توش بکە تەڕێکە ئەیە لە دوگمەی ئەسانسۆرەکان و لە دەرگای دەرگاکان و لە شوێنە گشتیەکان ئەوانە بۆیە ڕێنمایەکان من پێم باشە ئەوەیە کە بەڕاستی چەند بتوانین لە قەرەباڵغی دوور بکەوینەوە و چەند بتوانین لە ماڵەوە ئیکتیفا بکەین لەگەڵ خێزانی خۆچکە کەسێک لە خێزانێکە توش بوو بێ خێزانەکە هەر هەمووی وەخزم و کەسوکار و ئەوانش پێوە گیرۆدە ئەبن بۆیە ئەگەر نەخۆشیەکە کوژەریش نەبێ یعنی لەخوا بەزیاد بێ یعنی ئەویان کە ئەو نیسبەتەی کە باس ئەکرێ ئەگەر وا بێ ژمارەیەکی کەم ئەمرن ژمارەیەکی زۆر ڕزگاریان ئەبێ لە نەخۆشیەکە بەڵام دیسان هەر توشبوون بە نەخۆشیەکە ئەویش هەر کارەساتە کاتێکی زۆرمان ئەبا و شڵەژانێک دروست ئەکا بۆیە ئێمە هەوڵ بین لەسەر ئاسی تاک ئەو ڕێنمانی کە تەندروستی سلێمانی بڵاویان کردوتەوە لە شۆردنی دەست و لە هەوڵدان کاتێت دەست بەر شوێنێ ئەکەوێت دوای بچی دەست شوی اینجا دەست بۆ دەملوت ئەوانە ڕێنمایەکی تایبەت هەیە لەوەی کە ئێوە لەم دەرفەتەیە لەم دۆخەیە لە زووترین کاتدا بیدەنە مامۆستایانی ئاینی بۆی کە بڵاوی بکەنەوە ڕەنگە هەموو مامۆستایەکی ئاینی نەزانێت ڕێنمایەکانی خۆپاراستن بەرامبەر بە کۆرۆنا چۆنە ئێوە سیمینارێک دەورەیەکیان بۆکەنەوە خولات بۆی کە لە کە زووترین کاتاوانیش لەسەر مینبەری مزگەوتەکان لە کاتی نوێژەکان و کاتەکانی ترا بتواننەوە ڕێنمایانە بدەنە هاوڵاتیان مامۆسانی ئاینی و بە تایبەتی و تاربێژەکان و هەموو ئەوانی کە لە مزگەوتاکانە ئیژەکەن ئەبێ ڕێنمایەکان بزانن و زانیویشانە چکە ئێمە هەم کۆبوونەوەمان کردووە و هەم سیمینار کراوە و هەم گروپمان هەیە لە ڕێگەی گروپەکەەوە بەردەوام ڕێنماییدا بەزێنین و من لێرەوە داوا لە مامۆسایانەکەم ئەوانی کە لە گروپەکانە زوو سەیری گروپەکان بکەن و ئەگەر ڕێنماییشان بۆ ئەچێ یاخود داواکاریشان لە ئێمەوە لێکرێ لانی کەم لایچێک بکەن یاخود شتێک ئیشارەت هێبن بەوەی کە بزانین زانیوێتی چکە ئەوە ڕاستە ڕەنگە بەشێک لە مامۆسایانی ئاینی و بەشێک لە وتارخوێنەکان ڕێنمایەکانیان وەکو پێویست پێ نەگەیوێ بۆیە ئیلتزامیان نەکردووە و ئەم ڕۆژ سعات 1:30 ئێمە لەگەڵ سەحەی سلێمانیە کۆبوونەوەیکی فراوانی مامۆستایانمان هەیە لەوێ دیارە ڕێنمایەکان و مەترسیەکان باسەکرێت کاک حاجی من ئەمێ زۆر بە خێرایی پرسیارێکی لێ بکەم ئەبینین مزگەوتەکان بەدەر لەوەی شوێنێکی ئاینی مسلمانانە زۆر جاریش خەڵک هەر بۆ دەستن و کۆمەڵێکی ئیسراحەتی کاتیژێتە ئەوێ ئێوە چیتان کردووە لە ڕووی ئیداریەوە کە زانین زۆر جا من چوومەتە بەشێک لە مزگەوتەکان هەتا سابوونیە بۆ دەشتن کە لەم تۆ قۆناغەیە زۆر خراپە هەوڵتانداوە بە شێوەیەکی گشتی کۆمەڵێک مایەی دەست شۆردن ئەو شامپۆشلانە یاخود کلێنز لە مزگەوتەکانە هەبێ بە هەماهەنگی لەگەڵ جەوەری مزگەوتەکان یاخود ئەو بەڕێزانی کە لە مزگەوتەکانی شەکەن چکەوە زۆر زۆرورە لە مزگەوتەکانە موادی تعقیم هەبێت بەڵێ ئەوە بەشێکە لە ڕێنمایەکان و زۆریش ڕاستە ئێمە ژمارەیەکی زۆر مزگەوتمان لە ناو جەرگەی شاری سلێمانی هەیە نزیکەی 50 مزگەوتمانەیە کە بەڕاستی شوێنی زۆر گشتین و خەڵک بەردەوام سەردانەکە زیاتر بۆ تەوالیتەکان ئێمە بەداخەوە هەتا ئێستا بودجەیەکمان لەژێر دەسانی وەکو وەزارەتی ئەوقاف کە ئێمە مەوادی پاک و خاوێنی و سابوون و مەوادی تعقیم و ئەوانەی پێ بکڕین بۆیە ئێمە بە ناچاری ڕوومان لە ئیدارەی مزگەوتەکان خۆیان کردو هەر کەس هەر مامۆسایی کە مدیری مزگەوتەکەی خۆی بەڕاستی مشوری پاک و تەمیزی مشوری وەسائلی تعقیمکردن و پێداویستیەکان بخوات وەک کردوشیان یعنی مزگەوت بەڕاستی ئێستا هەر خەڵک زیاتر لەو ڕۆ خەڵک بەڕێوەی ئەبا و خەڵکیش درێخیان نەکردووە نازانم هەندێک مزگەوت ئەگەر واسوتفەی کردبێ سابوون نەبوو بێ یا شامپۆ نەبوو بێ بەڵام زۆربەی زۆری مزگەوتەکان یعنی مزگەوتەکان بە سەراحەت ئێستا زۆربەی مزگەوتەکان لە شوێنەکانی تر پاک و تەمیزترن یعنی لە زۆر شوێنی گشتی تر مزگەوتەکان پاکترن مزگەوت هەروە بووە پاک و تەمیز بێت مزگەوت هەروە بووە لە ڕابردووش لێسا زۆر سپاس بۆ بەڕێز کاک حاجی فەرێدون غەریب بەڕێوەبەری گشتی ئەوقاف و کاروباری ئاینی سلێمانی سپاس بۆ دەرفەتێکە بێ من بەخشی سپاس بۆ ئێوە بەڵێ بینەرانی بەڕێز فیچەرێکمان هەیە لە ژێر پردەکی سلێمانی کە شوێنێکە بۆ کڕینی و فرۆشتنی کۆمەڵێک با بڵێن ئاژەڵ و پەلەوەر و شتی بچکۆلانەی جوانکاری لە باڵندەوانە بینەریەوە دەبین و دێنەوە لاتان.
دەشتشی بە خێراتنەشی گەرمتانەکەین بۆ گوزەرەکەمان من ناوم بەختیار عەلیە لە ساڵی 1970ەوە لێرەم بدایەتی هەشتاکە هەشتا و یەک بوو لێرەم ئەجا لێرە ئەنواع پەرەوەڕی تایە وەکو کۆتر وەکو کوکاتۆ وەکو مەکاوی وەکو ئەمەزۆن وەکو کۆکتێل وەکو ئەنواع باڵندە تاوس حتا ئاسکی شەویشی تایە بەس زیاتر خەڵک برەوی لەسەر حەزی لە تەیرحب و کۆکتێل و ئەم شتانەیە زۆر بەکەمی خەڵک هەواڵی کە و ئەم شانە بپرسێن وەکو جاران نەماوە بازاڕ ئەوستا جاران جوودێک کۆدرا ئەگەشتە ملیۆنە دینار ئەگەشتە 700,000 دینار ئێستا جوودێک زۆر زەرباش 700,000 دینارەکە دوای ئەوەش خواردنەکانیان هەرزنە کەتانە شادانە گەنمە جۆیە وڵەوە ڕژەی سپیە وڵای من ڕۆژانە لە قەڵازێ ڕادێم سعات 12 بەڕە دەکەم لەوێ سعات 4 سێونی لەگە مێروکانە هەموو بەیانە ئەگە نێم جێگام لێرە بەر ناکەوێت دەبێ بچمە شوێنێکی وای بازاڕ نێ 5 ساڵە ئێمە بەیانیان مقدر نەبێت لە حەوتونی و حەوت لە بازاڕن هەدا حەوتی ئێوارە ئیتر کەسابەتەکەمان ئەم شتانەیە ئەم تەیر و توێر و خەڵکیش حەزی لێتی ئێستا بەواستەی بازاڕی ئەم قەیرانەوە ئەم بازاڕە تۆ سەدا بەزیوە سیحر و شتەکەی لەبەرەوەی بازار کەم بۆتەوە بەعام سعر والله من سعرەوە مەسلحەی بە 5 نیوە یکەش بە 17,000 بە 15,000 هەموو شوێنەکانن لە پێنج شوێنەوە لە سێ سایقەوە لە عربەتەوە لە چەند شەماڵەوە هەتا وەکو لە کۆیەوە لە ئەمە قەرەداخەوە لە مەنتیقەی چواردەوە نیشان هەموو یەنە ئێرە خۆشت کردن منبعی تەیر و تویر ئەم ژێر کردێ نانە پتەوێ کاستی بکەی لێرە بۆ ناکرێت چکومە بێ ڕەبت ببێ شەقی خۆتەوە لێرە کەس شاوی لە شتی کەس نییە ئەمە تەکسیەک نییە بڵێ دایانێم و ئەڕۆم و ئەمەوە تۆ ئەو تەیرە داانەی لەوانەیە
دەرگاکەی بگەێت 4-5 لێ بڕوا یا خەڵک دەستکاری کابیدا یعنی وەرە من توزانم ئەوەیە بەرۆلیە زیانی بارزان زیانی بارزان زیانی بارزان بینەرانی عزیز بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بە هیوای لەش ساغی بۆ هەمولایەک و دووربوون لە هەر بەڵاو موسیبەت و ناخۆشیەک تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی نوێی دیکە بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرم ماڵتانەوە خواتان لەگەڵ